سڵاتان لێبێ بەڕێزان. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە توندوتیژی بەرامبەر بە منداڵان. لە ناحیەی تەختەق مامۆستایەک بە توندترین شێوە خوێندکارێکی پۆلی یەکی سەرەتایی سزا دەدات. دیارە ئەم حاڵەتە وای کرد کە ئەم تەوەرە هەڵبژێرین. بەڵام تەوەرەکەتان تایبەتە بە توندوتیژی بەگشتی لە خێزانەکان، لە خوێندنگاکان، هەروەها لەگەڵ منداڵان بەگشتی. وچانێک و دێنە وەلاتان. دووبارە سڵاتان لێبێ بەڕێزان، بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە بەکارهێنانی توندوتیژی بەرامبەر بە منداڵان. ئەم حاڵەتێک لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا کە وای کرد ئەم تەوەرە هەڵبژێرین. دیارە مامۆستایەک لە ناحیەی تەختەق لەگەڵ منداڵێکی یەکی سەرەتایی شێوازێکی زۆر تند و ناشرینی بەکارهێنا. دیارە مامۆستاکە تا ئێستا کە تۆمەتبارە بۆی کە سزای ئەو خوێندکاری داوە، ئەو قوتابی داوە، تا ئێستا لێدوانی نەداوە. بەڵام دیارە بە پێی حاڵەتەکە خۆیەکە بیگەڕینەوە دوای ئەوەی خوێندکار ڕەهێڵ محەممەد کە لەگەڵ منداڵی یەکێک لە مامۆستاکانی خوێندنگاکەی کە بە گوێگر دەوام دەکات دەبێتە شەڕیان پاشان مامۆستاکە لە تۆڵەی منداڵەکەی بە تونترین شێوە سزای ڕەهێڵ محەممەد دەدات کە تازە دەستی بە خوێندن کردووە و لە ئێستادا کە سوکاری ئەو منداڵە سکاڵای یاساییان لە دژی ئەو مامۆستایە لە دادگای ناحیەکە تۆمار کردووە و دەڵێن کە ناکرێت بەم شێوەیە پێشوازی لە خوێندکار بکرێت کە ئەم کردارە وا دەکات ببێتە هۆی وازیێنانی منداڵەکە بە یەکجاری لە خوێندن. دیارە دوێنێ کەناڵی NRT ڕووماڵی ئەو حاڵەتەی کردووە. پاش کەمێکی تر وێنەکان دەبینن و دەبین کە چۆن منداڵێکیکی سەرەتایی بێتاوان بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکراوە. بەڵێ یەکەم پەیوەندیمان چیناسخان لە کەرکووک. سڵاو لێ بفەرموو. چیناسخان لە کەرکووک. بەڵێ ئێوارێت باش. زۆر سپاس دەکەم چیناسخان. دەستخۆشی بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەم. وەڵا ڕاستیم دەربارەی کارەکەتان شتی زۆر ناشرینە توندوتیژی بەرامبەر بە مناڵ بەیان بە تایبەتی هەنێ مناڵە ترسێن. بۆ نمونە ئەگەر نەخەوی یان ئەو شتە نەخۆی دەرزیت بێنە پشیلەکە ئاتخۆانی بەڕاستی شتێکی زۆر ناشرینە. نینە مناڵە گەورە بێ ئەسیا کاتە دەستەی تووشی هۆگاری نەفسی بێتەوە نەخۆشی لێکەوێتەوە. هیوادارم بەڕێ کوپێک مامەڵانەکە مناڵ بکەن. دوبارە دەستخۆشی بەرنامەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ لانەخان لە سلێمانی. سڵاو لێبێ لانەخان فەرموو. ئێوارە و باش کاکەشمان. زۆر سپاس دەکەم. یارت باش. دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم. زۆر سپاس دەکەم. بەلای مناوە توندوتیژی بەرامبەر بە مناڵ شتێکی زۆر ناشرینە، چونکە ئەو مناڵە ئەگەر گەورەش توندوتیژی لەگەڵات کا باوەڕم وایە کە ئەو مناڵە دەسەڵاتی هیچ شتێکی نییە بەرامبەر ئەو گەورەی کە توندوتیژی بەکارێنێ لەگەڵیا. و باوەڕیشتم وایە کە ئەو مناڵە یاخود ئەو گەورەی کە توندوتیژی لەگەڵ ئەو مناڵەیە بەکار ئەهێنرێت بینێکە گەورە بوو هەمان ئەو ڕەفتارە دووبارە ئەکاتەوە لەلایەن خۆیەوە. لە ئەگەر هەتا گەورەبوونیشی کە شوو بکات یاخود ژن بێنێت هەر ئەو توندوتیژە بەرامبەر مناڵەکانی خۆی و کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر ئەو مناڵە. کەواتە لانەخان تا چەند پێت وایە پەیوەندی بە پەروەردەوە هەیە، پەروەردەی خێزانەکان بۆ منداڵەکانیان؟ وەڵی پێویستە لەسەر دایک و باوکان کە منداڵەکانیان بە پەروەردەیەکی زۆر باش پەروەردە بکەن، بەڵام نەگاتە ئەو ڕادەیە کە توندوتیژی لەگەڵا بەکار بێنن بە نەسیحەت بە ئیتر بۆ جۆرەشتانی کە خۆیان پێیان باشە یان ئەو مامۆستایە کە توندوتیژی بەرامبەر بۆ مناڵە بەکارهێنراوە. ئەوە هەر شتێکی زۆر ناشرینە، چونکە ئەو خوێندکارە هیچ دەسەڵاتێکی بەرامبەر ئەو مامۆستایان نییە. هیوادارم حکوومەت ئەو مامۆستایە بە سزای خۆی بگەێنێت، چونکە بۆ ئەوەی مامۆستاکانی تریش نەتوانن ئەو ڕەفتاری ئەو مامۆستایە دووبارە بکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لانەخان لە سلێمانی. بەڵام زایمە دەمانتوانی توێژەرێکی کۆمەڵایەتی یاخود پسپۆرێکی دەروناسی وەربگرین بۆەوەی قسە لەسەر تەوەرەکە بکە. بەڵام پێم وابێ ئەم حاڵەتانە کە ئەگەر حاڵەت بێ یاخود دیار دەبێ شتێکە کە هەمومان دەزانین توندوتیژی بەکارهێنان بەرامبەر بە منداڵ شتێکی ناسروشتیەوە، شتێکی نائاساییەوە، شتێکە کە زیان دەگەێنە بە لایەنی دەرونی منداڵەکە، لایەنی بڵێن ئەو جیهانی کە منداڵ تیدا. دیارە توندوتیژی شتێکە کە لە دەروی ئەو جیهانەوەیە. هەمومان دەزانی کە بەکارهێنانی توندوتیژی لەلایەن خێزانەکانەوە لەلایەن مامۆستاکانەوە لەگەڵ منداڵاندا شتێکی ناسروشتیە، شتێکی ناشرینە. بۆیە بە پێویستمان نەزانی کە کەسێکی پسپۆر قسەی لەسەرکە. بۆیەوە هەمومان دەزانین کە شتێکە ئەمە لەلایەنی پەیوەردەییەوە باسی لێوە دەکرێت، لە زانستی کۆمەڵناسیشدا باسی لێوە دەکرێت کە منداڵ
دەکرێت بە نەرمونیانی مامەڵی لەگەڵدا بکرێن نەک بەکارهێنانی توندوتیژی کە شتێکی زۆر خراپە و کەسایەتی ئەو منداڵە تێک دەدات. بەڵێ سیروان لە سلێمانی سڵاو لەبێ کاک سیروان فەرموو. ئەم کاتەوە باش و دەستخۆشە بەرنامەی سپاس دەکەم کاک سیروان. کاکە جان وڵای بەنسبەت ئەوەی کە بڵێن توندوتیژی بەرامبەر بە مناڵ تەماشاکەی ئێمە تەماشاکە ئەوەی یەک مناڵە ئەی بۆ حسابیەوە ناکەن مامۆستا بایز حەش مناڵێکە وازی لە خوێندنەوە باوچیان لە ناو کەسابات ئاگرتۆ بردووانە بۆ بەغا ئێساکەش باسی ئاڵای کوردستان و لاف و گەڤابیوان لێنن کەوا مالێکی دژی کوردە ئەوە توندوتیژی نییە بەرامبەر بۆ هەژ مناڵێکە وازە لە خوێندنەوە ئەی ئەمە نایبینین چی؟ ئەی ئەمە نایبینین ڕەشبگیری ئەمە نایبینین ئەنفال ئەمە نایبینین چی؟ ئەوە مامۆستا بووە لە خزمەتەوە کەوا هەموو خوێندکارەکانی ئێساکە کە چاوەڕێ وەرکە مامۆستا بایز بێتەوە ئەی ئەوە توندوتیژی نیە بەرامبەر ئەو خوێندکارانە کە لە ڕانێ کراوە یان ئەوە توندوتیژی نیە بەرامبەر مامۆستا بایز کرد ئەو مناڵانە لەبەر مەعیشەتی ژیان تەماشاکەی هەمویان وازان لە خوێن هێناوە ڕۆژانە خەون کەوا بە خوێندرگاکە بینەوە کە کاتێکە باوکمان بەربێ ئەگەر 2 ساڵیشی ئێوە لە خوێندا بڕاکەبستنەوە بەرخوێندن ئەی باشە حکوومەتی هەرێم بیر لەوە ناکاتەوە کە ئەو ئایلێ بەرەو سەرگەردابوونە ڕات ئێستا لە کوێ دەست بەسەرە بەنیازن حاکم نالقمان کە بەڕاستی ئەوە ناوی نەنی حاکم کە بەڕاستی ئەو پیاوە کاک سیروان با ئەو شانە بەکار نهێنین تکایە کە بەتەما بینێرە بۆ بەغا بەڕاستی ئەوە تعدانیە باسی عەلەمی کوردستانەکەن لە خانەخیلکە کەوامالەشی بڕێدا ئەی باشە ئەو حاکم لقمانە خۆی بڕیاری داوە عەلەمی حزبی بەعز بێنێتەوە لە کوێ هەڵیدا بەڕاستی من پێم باشە عەلەمەکەی حزبی بەعسی عراقی دێنن لە کوێ هەڵیدەن زۆر باشترێکەوەی کە عەلەمی کوردستان لەسەر چووکی بەڕاستی کە من قەنعەتمە کە تعدا هەر تعدایە گەورەترین تعدا گەورەترین غەدر گەورەترین زوڵم کەوا لە مامۆستا بایزە کراوە کە براوە بۆ بەقا بەڕاستی ئەمە گەورەترین تعدا ئەمە سوکایەتیە بە ئەنفال کە سوکایەتیە بە کۆسکاری ئەنفال کە مستەشار و فایلدار و ئەو پیاوکوش و ئەوەی کە دەستی لە ئەنفالە بۆ سەرەوەنەوە ئەسوڕێتەوە کابرایەکی مستەشار کە بە احترافی خۆی ئەڵێ من کڵێسەم ئەنفال کردووە کەواتاهین مامۆستا بایز ئەی بۆ ناچە حکومەتێرم ئەو مستەشارە بگرێ حاکم لقمان چی ئیشی بەوەیە. بەڵێ کاک سیروان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ ڕەهێڵ لە هەولێر سڵاو لەبێ کاک ڕەهێڵ فەرموو. ئەلو بەڵێ کاک ڕەهێڵ دەخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم. من لەسەر ئەم تەوەرەکەم بەڵێ مناڵم دەبی یاسایەکدا بنرێت بۆ ئەوەی چیتر مامۆستایان شلکاری بەرامبەر مناڵەکان نەکەن بۆ ئەوەی کە مناڵەکان بۆ خوێندن ئەچنە مەکتەب نەوە بۆ لێدان. بەڵام کاک ڕەهێڵ یاسایەک بۆ مامۆستایان دەردەکرێت بەڵام خێزانەکان چی لە ماڵاندا چی کە توندوتیژی بەکاردەهێنێ بەرامبەر بە منداڵان دیاری یاسایەک هەیە یاخود بڕیارێک هەیە لەلایەن پەروەردەوە کە منداڵ یاخود قوتابی لیان نەدرێ بەڵام ئەی لەلایەنی پەروەردەوە لەو خێزانانەشی کە بەو شێوە مامەڵە لەگەڵ مناڵەکانیان دەکەن چی یاسایەک هەیە ئەوە ڕێگری لێ بکە. والله ئێزاوە گەڕێتەوە بۆ حکومەت ئەو یاسادانێ من لەوە یعنی یاسا دەبێ یاسا بۆ مامۆستا بۆ خێزانەکانی شەبێتن من مەبەستم لەوەنی هەر بڵێن مامۆستانە بەشک و مامۆستا لە هەموو منداڵەکان نادرێت لە هەموو مەکتەبەکان بەڵام یاسا بۆ خێزانەکانی دابدرێت من مەقسەدم لەوە بوجانەکەم دەستخۆشی بەرنامەکەت یەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ سۆران لە دۆستخورمات و سڵاو لەبێ کاک سۆران فەرموو. برای بەڕێزمەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک سۆران. کاکە گیان من پێشەکی دەستخۆشی دێتم بۆ بەرنامەکەت زۆر سپاس دەکەم. زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کارمەندانی ئێنارتی زۆر سپاس بە ناوی هەموویانەوە. من مامۆستا سۆران لە دۆستخورماتووە پەیوەندی بۆەکەم دیارە ئەمە یەکەم جارە لە شارەکەیەمەوە لە شاری دۆستخورماتووە پەیوەندی بە بەرنامەکەتانەوە بە کەناڵەکەتانەوە. خۆشحاڵین کاک سۆران گیان. برای بەڕێزم من بۆ مامۆستایی کە توندوتیژی سەبارەت بۆ قوتابیە بەکارهێناوە داواکارم لە یاسای وزارەتی کوردستان بە دادگای خۆی بگرێت لەبەرەوەی کە قوتابیە پێشەکی پۆلی یەکە دێتە چاپخانە گەرە ڕێزی لێ بگرێت لەبەرەوەی بۆ نەتەوەکەمان پاشە ڕۆژ قوتابیەک و دەی وەکو ئەوش بەجێ بگەێنین ئەمە یەک ئەگەر ڕێم پێ بدەیت وەکو شاری دۆستخورماتوو چەند شتێک هەیە زۆر ڕوون و ئاشکرایە و هیچ نەبوو لە شارەکەی ئێمە خەڵکێکی زۆر مەغزرم خۆم دەرچووی پەیمانگای مامۆستایانم زیاتر لە 4 ساڵە من دەرچووی پەیمانگای مامۆستایانم تاعین نەکراوم وەکو حکوومەتی کوردستان ئەڵێت ئێمە حەقی کەسوکاری ئەنفالە دەین کام حەقی
کە سوکاری ئەنفال دراوە من بەس بنەماڵەی باوکی خۆم 12 نەفەرم ئەنفالە بنەماڵەی دایکشم 11 نەفەرم ئەنفالە یعنی بنەماڵەی دایک و باوکم 23 نەفەرم ئەنفالە کەچی لەو بنەماڵەیە تەنها بەس من مەکتەبم تەواو کردووە و تاکو ئێستاکە تەعین نەکراوم لەبەر ئەوەی کە سوکارێکی مەسوولم نییە مەسوولێکم نییە لە شارەکەما بم ڕابگەێنێت ئەمە ئاوا دووەمیش باسی ئەوە کرێت کە ئاڵای کورسان لە خانەقین دابگیرێت ئێمە هیچ کاتێ پێمان خۆش نییە ئاڵای کورسان لە خانەقین دابگرێت نەک لە خانەقین بەڵام لە هەموو عێراقیشدا ئێمە نازانم بۆ زاناری زیاترتان ئێمە لە شاری دوو سوورمات و لەسەر ئەو شاخانە لە دوو جاریش عەلەمێکی گەورەمان دروست کردووە و پێمان وایە لە پێناوی عەلەمەکەمان و لە پێناوی عەلەمی وڵاتەکەمانە خۆمانیش بەکوش بین بەس ئێمە گلەیەکم هەیە وەکو خۆم بۆ بەس لە هەموو کاتێکا باس خانەقین ئەکرێ و خانەقین لەبەر ئەوەی مەسوولێکی وەکو مەلا بەختیاری تایە بەڵێ کاک سۆران سپاس بۆ پەیوەندەکەم ڕێگەم پێدا کە قسەکانی خۆت بکەی بڵێ کاک هاوکار لە سلێمانی سڵاوی بە کاک هاوکار فەرموو کاک شۆن جەناب چۆنی باشیت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڕاستی ئەم تەوەرە کاریگەری زۆر لە من وای لە من کرد کە پەیوەندی بکەم ئەوەی کە زیاتر من خەمی پێ خۆم ئەوەی ئەم تاوانە لەناو وەزارەتی کراوی لە وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە ئەنجام فێرکردنە ئەگەر مامۆستاکانمان نەتوانن مناڵەکانمان پەروەردە بکەن لێی بدەن پێم باشە و پەروەردەی لێ بکرێتەوە لێرەوە ئەمێ باسی بڵم وەزارەتی پەروەردە سیستەمی کێناوە سویزدیە لە قوتابخانەکان پەیڕەویەکات بەڵام ئەوە دای بینین بە بەرچاوی خۆمانەوە چەند جارێک عەقڵی مامۆستاکانمان نەگی سیستەمی سویدیە بەڵکو سیستەمی حەفتاکانە بە چی قانونێک سیستەمی سویدی پەروەردەکات کە مناڵێک دێدان خوا لەسەرەوەی لە تەلەبی مامۆستاگراوە بۆ شەتێک کە گوێگریشە لە مەکتەبە کاک هاوکار چۆن نەزانی کە حەفتاکانە لەبەرەوەی کاک شوان ئەگەر ئاخڵێکی حەفتاکان نەوێت چۆن ئەتوانێت لە تەلەبەیەک با لە ئەنجامی تۆڵەکردنەوە من خۆم لە مەکتەب مناڵ بووم کاک شوان مناڵێکمان لەگەڵ بوو خۆی بە تەلەبەی مامۆستایە کێشا لەسەرەوە مامۆستاکە زلەی لێیە ئەوە ئێستا دووبارە هابێتەوە ئەمەی کە من بۆ دوازەکەم نەوەتەکان ڕوویداوە ئێستا 2011 ئەمە دووبارە هابێتەوە پێم باشە دوایەوە سیستەمێکی سویدی کە هێناوێتی پێم باشە ئەوە بۆ مامۆستاکانی جێبەجێکان نەک بۆ قوتابخانەکان کاکشوان تەسەوەرکە مناڵەکانمان زۆر پەروەردەکراون بەڵام گەورەکانمان ئەو پەروەردەیان یەک ئستحابی ئەویان کە جێبەجێکەن دوایەوە من پێشنیارێکم هەیە بە وەزارەتی بۆ وەزیری پەروەردەی داوای لێ یەکەم وەزیری پەروەردەیانەوێ دەست لە کار بکێشێتەوە و ئەو بیانەوە مامۆستایش بۆ هەتایە سڕ بکرێت لە کاری مامۆستایەتی لەبەرەوە مامۆستاکانمان سڕ بکەن زۆر باشتر لەوەی کە خوێندکارێکی پۆلیەکی ناوەندی ئەوەی نەبێ ئیستیعابی ئەوەی نەمێنە سپێنێ بخوێنێ و گەورە ببێت لە داهاتوودا ببێت بەشێک من ئایندێکی زۆر گەشم هەیە بە ئەم مناڵانێکی ئێستا خوێنن وە پەروەردا بن هیوادارم ئەو چینە مامۆستایی پێشوو بە شێوەیەک کۆتایی پێ بێت و نەمێنێتەوە ئەم چینە تازەی کە پێگات لە سەرڕێبازی ئەوان نەڕۆست بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک هاوکار لە سلێمانی بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک تێبینیمان بواتوە ترێسان محەممەد دەڵێت بەس بۆچی نێوان یاخود نیوەی منداڵانی کورد ئەبێت لە شت بێبەشت بن هەروەها فواد خۆشناو دەڵێت منداڵان نەوەی دوا ڕۆژن دەبێت ڕێزیان لێ بگیرێ تێبینی ترمان بواتوە بێستون حەسەن دەڵێت بن مامۆستا یەکێک لە قوتابخانەکانم لە دوای ئەو بڕیاری وەزارەتی پەروەردە کە دەرچوو بۆ لێنەدانی خوێندکاران و قوتابیان هەست دەکەم ڕادەی توانای زیرەکی و هەستکردنیان بەرامبەر بە پۆل و تەنانەت مامۆستاکەش کەس بووە لە کاتێکدا زۆر جاروا پێویست دەکات گەر بە لێدانێکی سووکیش بێ منداڵەکەەوە بیر بێنێتەوە لەو ئاستە نزب خراپەی پیشانی مامۆستا و دەوروبەرەکەی دەدا پێم باشە وەزارەتی پەروەردە بڕیارەکە تعدیل بکاتەوە بە شێوازێکی تر بە مانایەکی تر دیارە کاک بێستون لەگەڵ ئەوەیەدایە کە وەک خۆی دەڵێت لێدانێکی سووک هەبێت لەگەڵ منداڵان نازانم ئەگەر ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتان ئەگەر هاوڕا بن لەگەڵ مامۆستای خۆت کاک بێستون کە دەگەڵێت بن مامۆستام لە یەکێک لە قوتابخانەکان وەک خۆی دەڵێت لێدانێکی سووک هەبێت لەگەڵ منداڵان نازانم تا چەند چارەسەرە تێبینی خۆیەتی وە گزارش لە ڕای خۆی دەکات بڵێ کاک سەرکەوت لە چەند شەماڵ سڵاو لێبێ کاک سەرکەوت فەرموو بڵێ کاک دیلان لە سلێمانی سڵاو لێبێ کاک دیلان فەرموو ئەم کاتت باش
زۆر سپاس کاگیران دەستخۆشتان بەنا لەکەم زۆر سپاس جێگەی سەرنجە باسی ئەم دیاردەیە لەم کۆمەلگایدا زۆر پەرێشاندووە کە بە شێوەیەکە وای لێ هاتووە کە ئەم کۆمەلگایانمان بەرەو دواکەوتوی هەبات کە بە شێوەیەکە ئەم کۆمەلگای وای لێ هاتووە کە دواکەوتوو بێت لە هەموو ناوچەکانی تر و کە بە شێوە بەڵێ گوێم لێتە کاگیران بەڵێ کە لە دایەکی تریشەوەکە بین کە سیستەمی پەروەردەکە زۆر دواکەوتووە کەمە ژوای کردو کە زۆر بە دواکەوتوی بڕوات ڕاستیە کە ئەم لێدانش کە لە خوێنکان بەڕاستیکە پۆلی یەکیش کە لە کاتێککە تازە دێتەوە خوێندنگا بێ بە شێوەیەک مامەڵە لەگەڵ بکرێت کە زۆر بە جوانی لەبەرەوەی لە بەرچاوی نەکەوێت بەڵام بەداخەوەی کە بینین ئەم مامۆستایان کە هیچ سەقافەتێک نییە کە ئەمە بە شێوەیە قسەکەن یاخود لێدان یان جنێ و یان هەر شتێکی ترکە بێتە هۆی ئەوەی کە هەستی ئەو ناو بریندار کات کە ئەمە بە شێوەیەکی زۆر ناشرینە کە بینین وای لێ کات لە خوێنین دووی خاتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک دیلان لە سلێمانی بەڵێ داوا لە هاوکاران دەکەن ئەگەر داوای لێ دەکەم ئەگەر ئەو وێنەی ئامادەکەن بۆی بتوانین لەگەڵ یا هەندێک لە حاڵەتەکە باسکەین کە ئەو وێنەی کە لە ناحی تەختە خوێندکارێک یاخود قوتابیەک لەلایەن مامۆستاکەیەوە سزادراوە بە تونترین شێوە سزادرا بەڵێ سەرکەوت لە چەمچەمان سڵاو لێ بێ کاک سەرکەوت فەرموو کاکشوانی هەرە باش زۆر سپاس کاک سەرکەوت باڵێ سپاس کاکشوان من وەکو گەنجێک زۆر پێشنیارم هەیە لەسەر بەرنامەکەی بەڕێزت بەڵام تکات لێکە موبایلەکەم بەسەرا دانەخەنەوە و جۆم لێ بگری بۆی کە بتوانم پێشنیارەکانی خۆم بە جەناور بگێنم کاک سەرکەوت موبایلمان دانەخستۆتەوە بەسەر کەسە بەڵێ سپاس کاکشان سەبارەت بە تەوەرەکەی تۆ دەستان خۆش بێ کە هەر جارە و لەسەر بابەتێک تەوەرەکەن و هاوڵاتان پەیوەندیدا پێوەکە سەرەتا من تێبینیەکمێ بۆ ژمارانی سەر شاشەکەتان کە بۆچی ژمارەیەکی ئاسیایی تیانیە کە هاوڵاتیان پەیوەندی بکە کە لە ئەمڕۆ لە 180 هاوڵاتیان ئاسیان پێ کە جاری وای هاوڵاتیان بۆ مای نیو کاتژمە لەسەر خەدە منەمەش سەرێکی زۆر ئەڕا لە بەژەوەدی هاوڵاتیان نییە پێما بوو ئەبواە هیچ نەبێ هێڵێک لەو هێڵانە هی ئاسیا بۆیە ئەمە ئەوە دووەم بەنسبەت تەوەرەکەتانەوە ئەم هاوڵاتیانی کە ڕۆژانە پەیوەندی بەجانبتان ئەکەن هەر جارە و لەسەر تەوەرێک تۆ وەکو بێژێرێکی کەناڵی ئاسمانی NRT تا چ ڕادەیە کێشەکانی هاوڵاتیان ئەگەینی بەلایانی پەیوەندیدار هەر ئەو دقەیە کە بە نووشی قەڵەمەکە لێشتی ئەنووسی یاخود هاوڵاتیان چاوەڕی ئەوە کە لە ڕێگەی ئەم بەرنامەی ڕاستەوخۆ وەکو سەرۆکی حکومەت یاخود لایانی پەیوەندیدار ئەم دقەی ئاگەی لە بەرنامەکەی جەنابێت بەوەی گوێ لە هاوڵاتیان بگرێ یاخود جەنابێت ئەم گلەی و گازندی کێشەیانەی هاوڵاتیان ئەگەینی بەلایانی پەیوەندیدار پێم وا بێت هاوڵاتیان وەکو پێویست سوودمەند نەبوون لە بەرنامەکەی جەنابێت چکم بۆیە لەم ڕۆژانەیە کە تەوەرێکتان هەبوو لەسەر پرۆسی هاوسەرگیری کە بەدەیان هاوڵاتی پرسیار و ڕەخنی پێشنیاری زۆر بەجێ هەبوو بۆ جەنابێت کە جەنابێت زانیاریت لا نەبوو بە وشەی نازانم وڵامی هاوڵاتیانت ئەدایەوە کە ئەمەش هاوڵاتیان ئیسفادە لە تەوەرەکەی جەنابێت نەکرد خاڵێکی تر ئەوەیە ببوورە کاکشوان با تێبینەکانم تەواوکەم خاڵێکی وەکو کەناڵی کاک سەرکەوت با ئەو قسانە وڵامی دینەوە دیارە ئەوەی کە باست کرد ئەوەی پرۆسی هاوسەرگیری لەسەر پێشینەی هاوسەرگیری بوو بەڵام کەسە پەیوەندی کە بڵێ من تەسکەرەکەم ون کردووە چی بکەم لەو حاڵەتە من ناتوان وڵامی دەوڵم ئەبێت تازەیکەیتەوە یاخشکۆلایانی پەیوەندیدار نیم ئەوە یەکێک لە وڵامەکان بەڵام هەندێک لە تەوەرەکانمان ئێمە خۆمان بەپێی ڕاپرسیەکانی خۆمان بەرنامەی مایکی خەڵک زۆر بەدواداچوونی بۆ کراوە و هەندێک جار خۆت ئەیبینی لایانی پەیوەندیدار پێش چەند ڕۆژێک ئەندام پەرلەمانێک لە لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستان خۆی پەیوەندی کرد بە بەرنامەکەەوە بەبێ ئەوەی ئێمە پەیوەندی پێ بکەین و هەندێک لە ڕوونکردنەوەیدا دیارە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەدواداچوون کرای خۆت ئەم بەرنامە متابعاکرێ بۆ ئێمە توانیمانە زۆر شت بخێنە ڕوو لە کێشەکان و هەندێک جار من هەر پێ دەڵێم لە تەوەری بەرنامەکانی ئێمەوە لایانی پەیوەندیدار بەدواداچوونی بۆ کێشەکان کردو دیارە ئێمە ڕاستەکەی من هەر شتێکم نووسیوە لێرە نەمگەیانەوە بەڵام پێم وایە ئەم تەوەری ئەمڕۆ کە جەنابەت ئاماژەت پێدا تەوەرەکە تەوەرێکی کۆمەڵایەتیە دیاردەیەکە حاڵەتێکە چەندین جارە دووبارە دەبێتەوە لە کۆمەلگەیە بەڵام ئێمە کە باسی دەکەین لایانی پەیوەندیدار کیە لێرەدا لایانی پەیوەندیدار وەزارەتی پەروەردەیە کە ڕەنگە گوێ لە تێبینەکانی ئێوە بێ ئەگە گوێشی لێ نەبێت دیارە پێویستەکە
هاوڵاتیان قسەی لەسەرکردن مەبەست لە بەرنامەکە بۆ ئەوەی ڕای ئێوە بزانین لەسەر تەوەری بەرنامەکە. بەڵێ کاکشوان دەست خۆش من با بڵێن دیارە کە من پەیوەندیم بەجامتانەوە کردووە کەناڵی NRT کەناڵێکی وەکو کەناڵێکی ئاهلی وەکو کەناڵێکی سەربەخۆ خۆی دەرخستۆی جمهورێکی زۆری هەیە و پێما بێ خۆشەویستی ناکۆڕ و کۆمەڵ و جەماوەرە من ئەمێ ئەو ناوەی خۆتان ون نەکەن وەکو خۆی بمێنێتەوە کە من تێبینیشی ترم هەیە لەسەر ئەوە کە کۆمەڵانی خەڵکێکی زۆر هەیە هاوڵەتێکی زۆر هەیە ناوچەیەکی زۆر هەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە پرۆژەی زۆر باشیان بۆ کرا پرۆژەی خزمەتگوزاریان بۆ کرا ڕۆژە لە ڕۆژان چاوەڕوانی ئەوەکەن مایکەکەی کەناڵی NRT بچێتە بەردەستن لێوە دەستخۆشی لە حکوومەتکەن بەڵام ئێوە ئەوەنی کە ڕەخنە و پێشنیار و گلەکانی هاوڵاتیان وەرئەگرن ئەیکەن بە گشتی حکوومەتە تا ئێستا نەمبینیوە لە ڕێگەی کەناڵەکەیەوە خەڵکی هەبێ دەستخۆشی لە حکوومەتە کە خەڵکێکی زۆر هەیە بەڵام ئێوە بۆچی دەستخۆشەکانی خەڵک وەرناگرن بۆچی قسە خراپەکانی خەڵک وەرەگرن بۆ حکوومەت ئەمەش ئەکاتەوەی کە ئێوە کەناڵەکە وەکو کەناڵێکی ئۆپۆزیسیۆن دەوری کەناڵێکی ئۆپۆزیسیۆن ببوورە باوە ڕوونکەمەوە کاکسەرکەوت زۆر بەداخەوە هەموو ڕۆژێک هاوڵاتیان پەیوەندیەکەن ئەڵین ئێوە تەنها لایەنە سلبیەکان باسەکەن من یەک پرسیارە جەناب دەکەم هاوکارم کە لە کۆنتڕۆڵەوە لە بەدالەوە پەیوەندیەکی جەنابی وەرگرت پرسیاری لێ کردی کە باسی شیەکەی کاکشوانجە من بەنسبەت لەبەر کاتی بەرنامەکە ببوورە کاکسەرکۆت کەس لێ نەپرسید کە باسی چیەکەی من هەموو ڕۆژێک ئەو پەیوەندیانەی وەرەگیرێن بەبێ فلتر خۆیان ڕاستەخۆ پەیوەندیەکەن بە بەرنامەکەەوە دیارە بە پێچوانی قسەکەی جەنابتەوە هەندێک جار پەیوەندی هەیە دەستخۆشی لە حکوومەت دەکرێت هەندێک جار دەستخۆشی لە لایەنەکانەکرێت لە کەسایەتەکان نەکرێت من ڕێگەم پێداون و قسەی خۆیان کردووە بەڵام لە بەرامبەردا تەوەرەکە ئێستا باس لە تونددیژیەکە هەندێک کەس ڕخنەی هەیە لە وەزارەتی پەروەردە هەندێک کەس لەوچێ وانە من هەمووی خستۆتە ڕوو بەڵام تەنها ئەو نمونەیە هێنمەوە هەر کەسێک پەیوەندی کرد بێ بەرنامەکە ئێستا توانێت دوای جەنابەت پەیوەندی کا بڵێ من پەیوەندیم کردووە پیان وتون باسی چیەکەی و ئەگەر حاڵەتێکی وا بێ من ئامادەم بیخەمە ڕووە ڕاستەخۆ خۆتان قسەی زۆر ڕاستە من بەبەستیڕای بەرنامەکاتە بەبەستم یعنی لە با بڵێن سەردانیشی مەیدانیتان بۆ جێگایە کە شێ پرۆژەیە خزمەتگوزاری بکرێت لە ڕێی کامێرەکەتان بەبەستم ئەو ڕائانە وەرگرت مەبەستم نییە کە خەڵک لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی و دەستخۆشی لە حکوومەتکە بۆ منە جێگای زۆر هەیە پرۆژەی خزمەتگوزاری بکرێت هاوڵاتیان هەیە دەستخۆشی لە خەڵک بکەن ئەو بەرنامانە یعنی پێما بێ ئەو تەسویرانە ئەو دیمەنانە نەبینێ لە شاشتێک کە خەڵکان هەبێت دەستخۆشی لە حکوومەتکە لە ڕێی بەرنامەکانی ئێوە ئەمەش بۆ ئەگەڕێتەوە ئێوە ڕەنگە مەبەستان نەبێ کە ئەو خەڵکانە وەرگرن لە ڕێی مایکەکەتانەوە دەستخۆشی لە حکوومەتکە من خاڵێکی تر کاکسەرکۆت بەڵام هیچ حاڵەتێکمان وەردەگرتووە خۆیان پەیوەندیان کردووە و بەبێ فلتەر خۆیان پەیوەندیان کردووە ڕەنگە بەڕێکەوتی بەرنامەکە بێت زۆرترین بەشداربوو ڕەخنە لە کارێک بگرن کە حکوومەت کردوێتی بەڵام لە بەرامبەردا من پێت ڕاگەرم کە زۆر لە پەیوەندیەکانمانە حەزەکەی هەم ڕۆژێک خوێنمەوە گەر وابێ بۆی بخێنە ڕوو زۆر لە پەیوەندیەکانمان دەستخۆشی لە لایەنێکەکەن لە لایەنە حکوومیەکان وچانێک و دێنەوە لاتەن دوبارە سڵاتەنێ بەڕێزان بڵێ ئەگەر پێویست دەکات بە هەندێک ڕوونکردنەوە باسکەین لە بەرنامەکەی دیارە بەداخەوە کاکسەرکەوت لە چەمچەماڵ پەیوەندی کرد هەندێک ڕخنەی هەبوو من هیوادارم ڕخنەکان وەکو خۆیانە من زۆر نیگەران بۆ قسانی کە دەوترێت ئێمە پەیوەندیەکان خۆمان وەری دەگرین و قسەکان زیاتر سلبین و ڕخنە لە حکوومەت دەگیرێت لە پەیوەندیەکان دیارەمە مایکی خەڵک مایکێکی ئازاد ئەگەر مەبەستمان لەوە بووە کە خۆمان پەیوەندی خەڵک وەرگرین دیارە هەموو قسەکانمان دژی حکوومەت دەبوو بەڵام مایکەکە کراوەیە بەبێ ئەوەی فلتەرێک هەبێت و باشترین نمونەکە خۆتان پەیوەندیەکەن کەس ناپرسێت کە ئێوە باسی چی دەکەن و ڕخنە ئەگرن یان نا و هەندێک جار زۆر لە هاوڵاتیان لە تەورەکە دەرەچن هەندێک جار وشەی نەشیاو بەکارهێنراوە لە بەرنامەکە ئێمە ڕێگەمان پێ نەداون بەڵام هیوادارم ئەوە دروست نەبێت کە ئێمە لە تەورەکانمانە مەبەستێکی دیاریکراومان هەیە یاخود دەمانوێت ئاراستی قسەکان بگۆڕین بەرەو لایەنێک یاخود دش بە لایەنێک تەنها ئەوەیە کە قسەکانی ئێوە تەورەکان تایبەتن بە گەیاندنی سەرنج و قسەکانی ئێوە لەسەر هەر تەورێک لەسەر هەر بابەتێک بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سۆزیار سۆزا دەڵێت بەڕای من کارێکی خراپە مەبەستی توندوتیژەوە دەڵێت هیوادارم هیچ کەسێک ئەو کارە نەکات چونکە منداڵان دەڵێت پێکهێنەری دواڕۆژن بەڵێ کاکسەرکەوت لە کۆیە سڵاو لێبێ کاکسەرکەوت فەرموو کاکسەرکەوت لە کۆیە سپاس کاکسەرکەوت سپاسەکەم بەڕێز وڵایی بەڕێز من لە سەر تەوەرەکە داوای لێبوردنەکەم هیچم نییە بەس دوو خاڵی بچووکم هەیە هیوادارم جۆر لە دەنگم بێت بەڵێ فەرموو یەکەم خاڵی من
لە ئەندەران بووم پێشەوەی کە بێمەوە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هاتە بڕۆکسل لە بەلجیکا وتی ئەو گەنجەی هیچی نییە لە ئەوروپا با بێتەوە چی ئەوێ بۆی ئەەکەین. ئەوە من ماوەی ساڵێکە لە 2010 هاتوومەتەوە هیچ شتێکم بۆ نەکراوە تاکو ئیستا. دووەم شتم من لە کوێ نیم لە کەرکووکم کاک. بەڵێ دیارە پەیوەندێکی داخرەیە بەڵام من وتم کاک سەرکەوت لە کەرکووک. بەڵێ کاکارزان لە کۆیە سڵاو لەبێ کاکارزان فەرموو. باش زۆر سپاس دەکەم. چاوەکەمی سپاس دەکەم. بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە کاک ئاسۆ لە سلێمانی. سڵاو لەبێ کاک ئاسۆ فەرموو. گیانەکەم ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک ئاسۆ. حەکەمی سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. گیانەکەم تەوەرەکەی من لەسەر مەسەلەی قوتابخانەیە. بەڵێ. جا نازانم بزانم ئەمە تا کوێ ڕوات. بەڵێ فەرموو. ئەوەی ڕاستی بێت ئەگەر مامۆسایەک یعنی ئیجراعاتێکی ناقانونی بەرامبەر تەلەبەکەی بکات یەکسەر لە سلکەکەی خۆی دائێبەزێنن. وایە نا. ئەگە تەربیە 327 تەلەبە دەرکات بۆ مەکتەبێکی فەڕەنسی ئەی ئەوە چیەکات؟ کاک ئاسۆگەر زیاتر ڕوونی کەیتەوە مەبەستت چییە لەو؟ یعنی بۆ نمونە مەکتەبی شکاک ئێستا 327 تەلەبەی تیا بوو. بەڵێ. من تەلەفۆنم کرد بۆ تەربیە بۆ پەروەردە. بەڵێ. وتی کاکە جان ئێمە قەرزاری فەڕەنساین و ئەبێ قەرزەکەیان بینەوە. بەڵێ. منی فێم لە ڕاستیوتم کاکە سیاسەتمەدارانی گەلی کورد قەرزاری فەڕەنسان ئەو مناڵانە قەرزار نین. واتە کاک ئاسۆ دەرکردنی ئەو خوێندکارانە پەیوەندی بەوە هەبوو کە بینای خوێندنگاکە تایبەت کرا بە قوتابخانەیەکی فەڕەنسی. بەڵێ. فەڕەنسی نێودەوڵەتی. بەڵێ. ئێساش فەڕەنسیەکە وابزانام 37 بۆ 40 تەلەبەی تایە بەڵام ئەو بوو مەکتەبی شکاکەکە 327 تەلەبەی تیا بوو یعنی 300 تا 27 تەلەبەی تیا بوو ئەوانیان دەرکرد لەگە سی مامۆسایە. بەڵێ. ئەمە پەروەردە دەری کرد. بەڵێ. پەروەردە لە مامۆسایەگە پرسێتەوە ئەگەر ئسلوبەکەی ناشرین بێ بەرامبەر بە تەلەبەکەی ئەی ئەگەر پەروەردە 327 تەلەبە دەرکات چێ بەرامبەر پەروەردە بەرپرسیارە یعنی ئەو کێ بۆ کوێ؟ بەڵێ. سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاسۆ لە سلێمانی. بەڵێ کارزان لە کۆیە سڵاو لەبێ کاک کارزان فەرموو. بەڵێ ئەو کاتێکی باش بەڕێز. زۆر سپاس کاک کارزان. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. وڵا بەڕێز من تێبینیەکەم هەبوو لەسەر بەرنامەکەی جەنابەت. بەڵێ فەرموو. ئەوەندەی ئێستا من معلوماتم هەبێت لەسا و بەڕێزەی کە وای لەو تەڵەبە کردو بە حکمی ئەوەی سنوورەکەی ئەمە نزیکە لە تەختەخەوە. بەڵێ. ئەم مامۆستا بەڕێزە بۆ خۆی نەخۆشی نەفسی هەیە. بەڵێ. 3 منداڵیشی هەیە لە عینی کات هەر 3 منداڵەکەشی تەواو نی. ئەمن پێم وایە ینی هەندێک واتە کاکارزان تۆ دەیناسی لە نزیکەوە دەیناسی؟ لە نزیکەوە نا بەڵام لەوەتی ئەو شتە بوو ینی معلوماتی تاومان هەیە برادەرمان لە تەختەخەیە و هاپەیوەندیمان کردووە شتەکە ئێستا ئاگادار بۆتین تا حەدێکی زۆر. چۆن ڕێگەی پێدراوە کە پیشەی مامۆستایەتی بکە لە کاتێکە کە تۆ وەک خۆتەڵی نەخۆشی دەرونی هەیە؟ ئەمن وان ینی وان زانیوە کە نەخۆشی کوڕەکەی برێن ئەو کوڕی کە خۆی هەیە حەزێک نەخۆشی ئەوەی لەگەڵ هەیە نەک بوو خۆی بڵێن مامۆستایەکە. کوڕەکەی وە. بەڵێ کوڕەکەی ئەو سەنجە نازانم خوی بڵێن ئالاس لە مەکتەبەکە ڕوویداوە ڕوونەداوە ئەویان نازانم. بەڵێ. بەڵام ئەوەی من بڵێن ئێستا کە من بزانم یعنی ئەو نەوع بەرنامان ئێستا ئەوە هیچ کەس پێم وابێت لە سۆران بوو بەرنامەیە جارشکە لە NRT-ەوە زۆر پەخشکرایەوە. هەر لە NRT بوو لە کەناڵەکەی بەڕێستانەوە کە زۆر جار لێ دەدرایە ینی من پێم وایە ینی ئەو شتانە هەندێک وردەکاری بکرێت من لەگەڵ ئەوە نیم قەت دیفاع لەو نەوە ئوسلوبان و تەسەڕوفاتانەدا بکرێ بەڕاستی. بەڵێ کاک کارزان دیارە ئێمە کە ڕووماڵی ڕووداوێک دەکەین بە دواداچوونی زیاتری بۆ دەکەین ئەو ڕووداوی کە پێشتر کە باسە کرد لە ناحیەی سۆران یاخود لە ناوچەی سۆران بە دواداچوونی بۆ کرا و دواتر زانایی ترمان دەستکەوت دیارە ئەمە تا ئێستا مامۆستاکە تۆمەتبارە ئێمە نەمانوت تۆ ئەم مامۆستایە تاوانبارە و تومانە تۆمەتبارە بەڵام بەپێی قسەی خوێندکارەکە خۆی و هۆکارێکە مامۆستاکە خۆی لێدوانی نەداوە بۆیە تا ئێستا تاوانەکە یاخود ئەو تۆمەتە بەسەر ئەوە ساغ نەبووە تۆ تا ئێستا بڵێن. بەڵام کاکارزان پێت وایە ئەم حاڵەتانە گەر هەبن ئەمە دیار لەسەر ڕاستی دروستی ئەو حاڵەتە قسە ناکەین ئەوەی کە دەیبینین تا ئێستا زانایە زیاتر ئاشکرا نەکراوە ئەم حاڵەتە گەر هەبێت لە خوێندنگاکان بۆ بەتایبەتی لە خێزانەکان تا چەند پێت باشە ئەمە نەمێنێت وە چی بکرێت بۆ ئەوەی نەمێنێت؟ والله بەڕێز ئەمن بە کارەساتێکی گەورەی دەزانم خاستن لە قوتابخانەکان چکە قوتابخانەکان بۆ خۆت دەزانی مەڵبەندی فێرکردن و پەروەردەکردنی ئینسانە. بەڵێ. ئەو جیلێکە بۆ ئێمە
هەروەرە دەکرێت و دێت دوای ئێمە دێن ئەوانن بەڕاستی کەم ئەو وڵات و ئەو مجتەمع بەڕێوە دەبن. ئەمن هیچ کاتێک لەگە ئەوە نیم چ ناو خێزان چ لەگەر ئەوە، بەڵام مەبەستم یعنی هەندێک شت هەیە ئێستا من پێم وایە ئەو شتە نازانم بۆکو پێم گوتی ڕاست و دروستەکەی چۆنە، بەڵام کوشتنی ئەو ئینسانەیە، یعنی تو هەرچی بکەی تازە تەواو، یعنی ئەو بەرنامێش ئەو بەرنامێشتان کە لە سەرداناوە من پێم باشە، ینی زۆر زۆری پێم باشە، نەکبری خوانەخواستە من دیفاعی لێکردن شتێک بە حاڵێک بەلەو نێک، بەڵام من پێم وایە ینی سلبیاتی زۆر زۆرە بۆ سەر نەفسیەت و ئینسانیەتی ئەو کەسە. ئەمن بەستەکەم هەر ئەوەندە بوو هیچکە. بڵێ وایە سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ کاک خەسرە لە بەدرە سڵاو لێ بێ. خەسرە فەرموو. برای عزیزم ئەی وەختەوە خەیر. مەمنونم کاک خەسرە. برای عزیزم سەڵام بێن لە ڕیگای تەلەڤیزیۆنەکەیان و ئەرا هەر چوار پارچەی کوردستان ئەرا خۆشک و بەرایەنە کوردن. فرەفرە مەمنون. یەکەوە یەکەدان هیمە خەڵکی شارم بەدرەوجەسانین، خەڵکی شارم مەندەبی زرباتە و قاڤانین، هەر باکەن عەلەمەکە لە کەرکوب هاتە خوار و لە خانەقی هاتە خوار. کاتەوان هەوار ئیمە بپرسن کولا خولیان هەیداد کەس هەواڵمانێ بپرسن ئیمە کوردین یا عەرەبی کاک خەسرە کاک خەسرە کاک خەسرە کاک خەسرە کاک خەسرە داوا لە دیت کەمێک وە سەر خۆت قسە بکەیت کەمێک هادە بوویدەوە و باسکە رامان چەس ینی مشکلەی تو چەس تا حالی بن لێکتری کەمی و هادی. برای عزیزم مشکلەی ئیمە زانی کەس ئیمەی کورد بەدرەوجەسان و مەنەلی لەو ڕۆژەوە کوردستان ئازادی لە ساڵ 2003 مانگ چوار باید ئاغای مەسعود بەرزانە ڕەهبەر کورد ئەو ڕۆژە باوەقەت عەراب بەدرا ئیسپاتی بکردات لە زاخۆ تا بەدرەوجەسان خاک و کوردە و کوردستانە دوای هەیستا سیاسی یەک سەعادات ئەرا خانەقی و ڕەوی ڕاکرد ئەرا شەقڵاوە کاس ئیمە کوردی یا عەرەبی کاکە مقتدا صدر هەڕەشەلی نێماندەن ئیجد ئەنتم عەرەب أنتم فرد أنتم ليس أكراد عرب سنين جماعة ضاري الرسلي ماذا إذا أنتم العرب لا تتكلمون باللغة الكردية والله الشيعة خوارجة تمام سني وهذه خوارجة تمام أي مجلس الأحلام يقتدى صدره أي مالكية أي نبي وزير الكافر أو أنا مكان يقدر كيف ماذا بارن عرب بدرا يا حدا يا ورا كاكا أي وضع يأيما هاي لنا يوخ وذا وزير وفوز ما صدام حسين لزمان صدام حسين لا كلنا ومن على غان مالوا سريد أي رقيق ما وقوم من لك كرد الزبان إنسان يتوني من قصبك وكردي نو من عمل الحسين رضا علي كرار ذوالفقار بكر عمي عثمان لكن الشيعة والسنية كاكا جان سلام من عرب مش بغدان سليماني وأربيل دوار كاكا خلقانك كاكا شخص برسنا بدرو مدنيين برباطية طبقاء إسرائيل مكان زوز ورس ما لو راموات يفاد وجني زاجي المكان بەڵێ کاک خەسرە لە بەدرا فرە مەمنون ئەرا پەیوەندیگە دیارە ئازان کاک خەسرە هەندێک شتی باس کرد باسی لە بارودۆخ و ژیان و گوزەرانی کوردەکانی بەدرە و جەسانی کە دەڵێت ئێمە جاران دەڵێت جاران باشتر بوو ئێمە بۆەوەی تێبگەین لە قسەکانی دەڵێت جاران ئێمە ئەمانتوانین ناوی کوردی بنین لە مناڵەکان ئێستا ناتوانین و هەندێک ڕخنەی لە مالکی سەرۆکوەزیرانی عێراق کرد کە لەو بڕیاری کە دەری کردووە و هەندێک سڵاوی نات بۆ هێزەکانی پێشمەرگە هیوادارم بتوانم توانی بێتم قسەکانی کۆ خۆی بگەێنە بەڵێ کاک زانیار بە لەگەڵدایە سڵاو لەبێ کاک زانیار فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. کاک ئازاد لە سلێمانی سڵاو لەبێ کاک ئازاد فەرموو. سڵاو لە جەنابێ زۆر سپاس کاک ئازاد. زۆر سپاس ڕاستی تەوەرەکانی جێگای سپاسە. زۆر سپاس لە هەموو بەرنامەکە من متابعەی بەرنامەکانەکەم خاصەتەن بۆم تەوەرە يعني من لەگەڵ ئەوان نیم بەڕاستی یعنی مامۆزات و نوتیژی بەرامبەر قوتابی بنوێنێ بەڵام لە زۆر حاڵەتیشا خۆ سوێزانی قوتابیانی خۆمان چۆنن ئەگەر هەر زۆر بە تەواوی لەگەڵ سلبی ئیجابی بی بەکەڵک نایە. ئێستا من بۆ میسال خۆم پاسم پێ و مەجموعەی قوتابینم پێ ڕەوزە وەڵڵی ئەزانی چۆن یعنی ئەگەر ئەو دادانە هەر تێکتون بەدەستیان و ئەگەر تون و تیژیان بەرامبەر نەکەێت چاو دەرێن تەربیەتی شتێکی ئەساسە قەنەعەتە بێ من یەک کەسیش مامۆستا نییە بڵێم دیفاع لە مامۆستاکەم بەس یعنی لە هەموو بەرنامەیەکە نەکێشێ بەسەر مامۆستایە. بەڵێ کاک ئازاد دیارەمە لەسەر تونودیژی بە گشتی قسەکەینەوە لە هەندێک جار لەسەر بەکارهێنانی تونودیژی لەلایەن خێزانەکانەوە پێت وایە تا چەند منداڵ تا تەمەنی 6 ساڵی ناچێتە قوتابخانە تا چەند کاریگەری ئەو تونوتیژەی کە خێزانەکان باوکان دایکان
بەکاری دەهێن بەرەمە منداڵەکانی کاریگەری هەیە لەسەر دەرونی ئەو منداڵە و لەسەر کەسایەتی ئەو منداڵە. بەڕێزمەوە گەڕێتەوە سەر تربێتی ناو خێزان. ئەگەر خێزان لە تربێتێکی جوان تربێتی مناڵەکانی بە بڕواو کە مامۆستا خزمەتکاری قوتابیە. مامۆستا کە هاتۆتە قوتابخانەیە بۆ هاتووە کە علم و تربێت وەم شتێ پێشکەش بە قوتابەکان مناڵەکانی ئێمە بکە. لەو بڕوانی مامۆستایەک ئەوە نەبێ ویژدان بێ، یعنی ئەو بۆ مەبەستی ئەوە بێ بۆ ئەو مەبەستە بێتە قوتابخانە، یعنی عەزەتی قوتابیان بە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاگازات لە سلێمانی. بڵێ ئەحمەد لە هەریر. سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو. باش بەڕێزم. زۆر سپاس کاک ئەحمەد. دەستخۆشی تەوەرەکاتان لێ دەکەم. دیارە تەوەرەکەتان وەکو هەموو ڕۆژی ڕابردوو لە جێگای خۆتی سەبارەت بە لێدانی ئەم مندارە دیارە لە ڕووی تەندروستی شتێکی زۆر نادیارە. بەڕاستی بەڕێزە گیانەکەم ئەگەر وا بێ لەوانەیە زیاتر ئەو مندارە نەک ئەو مندارە سەتان منداری وها زیاتر درێ ڕەشبی لەسەر قوتابخانە لە خوێندنگا دوور بکەوێتەوە. حەقوایە حکومەت بەرپرسیاری یەکەمە لەم زۆرە حاڵەتانە حەقوایە ئیجراعاتێکی یاسای لەگەردا بکە. بەڵێ کاک ئەحمەد باس لە سەدان منداڵی تر دەکەی کاک ئەحمەد پێ دوایە ئەم زۆر دیاردەی وها بەڵێ کاک ئەحمەد ڕۆژانە لە قوتابخانەکان کەواتە ئەو پرسیارەکەمە پێت وایە ئەم حاڵەتانە هەن لە ئێستادا بە زۆری؟ بەڵێ پێت وایە ئەم حاڵەتانە بە زۆری هەن لە ئێستادا؟ ئەوڵا زۆرن بەڕێزم خۆداوانی هەر کەناڵی بەڕێستان یاخود کەناڵێکی ئاسمانی بگەتە شوێنی ڕووداوەکە بۆ ڕامالکردنی ئەمە لە چەندین شوێن دەبینین هیچ ئیجراعاتێکی لەگەر ناکرێت. دیارە ئەو مامۆستا لەوانەیە 4 شادە 5 شادەی پێدرابی چۆن ئەو ڕەفتارەی لەگەر ئەو مندارەی دەکا دەبی جوابی خۆی بدەتەوە بەرامبەر ئەوەی کە ئەو مندارە وەکو ئامانەتێکە لەبەر ئەو دەستی ئەم مامۆستا بەڕێزا خوایە ڕەفتارێکی زۆر زۆر جوان زۆر ڕێکوپێک لەگەر ئەو مندارەی بکە کە بۆ ڕۆژی پاشتر زیاتر هان بدرێ بۆ قوتابخانەکەی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ کاک ئەحمەد لە هەریر. بەڵێ کەژاڵ لە سلێمانی. سڵاو لێبێ کەژاڵ خان فەرموو. گەورە لێ دەکا کەشمان چۆنی براکەم زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم گەورەمی مەمنونم خۆشەویستیم بۆ هەموو هاوکاران سەیە بۆ برای بەشی پەیوەندیەکان بۆ کاک هاکاریش کاکە گیان دەفەتم بدەرێ دوو تەوەر باسەکەم بە کورتیش کات لە هاوڕێیان ناگرم. یەکەم تەوەرم ئەوەیە لەسەر تەلەبە بەڕاستی ئەنی زۆر زۆر خەمبارین و خەفەتبارین کە دایک دێت جیاوازی نەکا لەبین مناڵی هاوسیە و ئەگەر مامۆستاش بێت لەگەڵ قوتابیەکەیە یعنی فەرقی بینی ئەو مناڵی خۆی چیە و ئەو مناڵی چیە و کەوای یەکجا لە کەناڵەکەتانە بینیمان. کاکە با ڕکلامێ بۆ خۆم نەکە من باوکم لاکەی ئێنێنش باسم کرد کە بەرنامەیەکی هەبوو کاتچۆرین باوکم 39 ساڵ و 4 مانگ مامۆستا بووە خوا وەکیلە لەسەر کارەبەکانی کە باوکمە ناسن باوکم نایان ناسێتەوە. ڕاست باوکم ئەیوت لە سەر چوارەوە نەختێک چوند ئەبووم لەگەڵیانە چووکی تەمەنیان گەورەیە 4 و 5 و 6 ئەوانە 1 و 2 سپی ئەوانە مناڵن ناڵ تێناگەن ئەبێ یعنی مامۆستا وەکو مناڵی خۆی لەگەڵیانە هەڵسو کەوت کات یعنی ناکرێت و ئەو هات لەو مناڵە کردو ئەمە یعنی بەڕاستی و دژمنایەتیە ئەوە تەوەرەکە یەکەم من باو کاتت دێنەگرم. دووەمینیش ئەوە ئەکشوانجیانە ینی جایە لە چەمسەماڵە لە دووسەوە ببوورە پەیوەندی کرد ئەگەر ئەلەمی ینی ئاڵای کوردستان بی ئەگەر لە خانە و خانەقینیەکش منەوە گلەیی ئەەکەم لە هەموو کەسێکە بەڕاستی یعنی زۆر خۆشحاڵش بوو کە گوێبیستی بۆ مەختە بە خانەقینی قسەت کردی ئینشاءڵڵا سپرکەوتوو بی موفق بی. بەڕاستی ئەگەر سلێرانی بێ و ئەگەر هەولێر بێ بە خانەقین بێ ئەگەر کەرکووک بێ ئەگەر دەسفۆرماتوو بێ یعنی ئێمە ناوچەدا بڕاوەکان ئەمە شمری خانەقین و کەرکووکیشەکە بەس هیندوس فۆرماتوو نییە. هیوادارم هەمومان بە یەک دەنگ ئەو ئاڵای کوردستانە شەکاوە بێ و دانەبەزرێ ئینشاءڵڵا و ئەو دژمنانە ناحەزانەی کوردیش ئینشاءڵڵا هەر ئەوها خوا انتقامیان لێ بکە و زۆر زۆر سپاسانەکەم و خواتان لەگەڵ بێ. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. بەڵێ لیزا خان لە سلێمانی. سڵاو لێبێ لیزا خان فەرموو. ڕۆژ کاکەشمان. زۆر سپاس دەکەم لیزا خان. بەڵێ لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڵێ تون تووشی بەرامبەر بە مناڵان شتێکی زۆر زۆر نەشیاوە ئەو لەسەر کەسەیەتی داهاتی و مناڵە کارگەرێکی زۆر سلبیە بێ یعنی ئەگەر ئەو لێستەوە وای لێ بکرێت لێ بدرێت لێیان بن بە تەئکید لە دوا ڕۆژە ئەوانیش هەمان کاری ئەسیان دووبارەکەنەوە. ئەگەر ئەو مناڵەش لەلایەن مامۆستاکەرەوە لی دراوە لەگە ڕێزمەوە برایە بەڵام ئەگەر کەسێک وەکو بەڕێزی پێشمنوتی نەخۆشی دەرونی هەبێ شێریەوە نییە بکرێ بە مامۆستا و چونەوە تەلەبان لێرەکە ئەگەر کاتێ خۆی نەخۆشی دەرونی هەبێت. بەڵێ کاکشوانجان هیچم لەمەوە لەسەر تەوەرەکەتان دەستخۆشی بۆ ئێوە کەسانێ پەیوەندی بکەن لەسەر خیاڵی شانزەکەم کاتێکی شاد خواتان لەگەڵ. زۆر سپاس خوات لەگەڵ. بەڵێ کاک ئەحمەد لە تەختەق. سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو.
کاتان باش زۆر سپاس کاک ئەحمەد. بەڕێز من لە تەقدەقەوە پەیوەندی دەکەم سەبارەت بۆ بەڕێزەی کە لە کوێەوە قسەی کرد من دەمەوە هەڵێ ڕاست بکەمەوە ئەو مناڵە نەخۆشی نەفسی هەیە مامۆستایەکە نیەتی منداڵی کە لی دراوە مەبەست ئەوەیە کاک ئەحمەد؟ بەڵێ بەڵێ ئەو منداڵە لی دراوە نەخۆشی نەفسی هەیەوە برادەکانی خۆیان لێیانداوە هاوپۆلەکانی خۆی واتە مامۆستایەکە لەژێر دەستی دەرکردەوە لەبەرەوەی کە نەخۆشی نەفسی نەیزانیوە چۆتەوە ماڵ ئەغەڵەتی شتێکی بەڵێ کاک ئەحمەد ببوورە قسەشەکەی دیارە ئێمە لە سەرەتای تەوەرەکەەوە تا ئێستا لە سەرەتای بەرنامەکەەوە ئەوشم باس کردووە کە زانیاریەکان تا ئێستا ئاشکرا نەکراون و ئەو مامۆستای ئێمە وشەکەش ئەو وشەی کە بەکارم هێناوتم تۆمەتبارە نەموو تاوانبارە. کاک ئەحمەد ئەم زانیاریەکانی جەنابەت تا چەند ڕاستن و چۆن نەزانی بۆ ئەوەی زیاتر ڕوون بێتەوە؟ ڕاستەکەی بەپی قسەی خەڵک و ئەو مامۆستایانی کە لەگەڵیشین لە دەوامدا هەموو مامۆستایەکان ئەو قسەی کە من دەیکەم ڕاستەکەنەوە بۆی دڵنیاش بە ئەو منداڵە باوکشی هەر نەخۆشی نەفسی هەیە ئەوە قسەی لەسەر نییە. بەڵێ من مەقسەدمەوەش نییە کە پشتگیری مامۆستایان بکەم لە لێدانی تەڵەبەیەک یان شتێک بە هیچ کات پشتگیریان ناکەم بەڵام ئەوە ڕاستیەکەیەتی و دەتوانین پامێتان بنێرن دەتوانین لیقا لەگەڵ مامۆستایە بکەن بۆ ڕاستکردنەوەی هەواڵەکە. بەڵێ کاک ئەحمەد من داوات لە یەکەم ئەگەر بمێنیتەوە لەگەڵ هاوکارانم لە بەشی کۆنتترۆل بۆەوەی ژمارەکەت لێوەرگرن و بتوان پەیوەندی بە جەنابتەوە بکەن. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک جەوهەر لە سلێمانی سلااو لێ بێ کاک جەوهەر فەرموو. جانم کاتەوە باش. زۆر سپاس کاک جەوهەر. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم و هی تەوەرەکەش. زۆر سپاس دەکەم. من جارێ بەنسبەتی مینەکەەوە بەنسبەتی ئەم تەوەرەوە من ئەڵێم سەرەتا مناڵ ئەزانی وەکو چی وایە مناڵ وەکو کافێت وایە کافێت شرید مناڵ وەکو شرید وایە تۆ چی لەسەر تەجیلکەی ئەوە دەیاتەوە ئەگەر هاتو خوا نەخواسە ئەم کافێتە ڕێکوپێک نەبێ خراپ بێ ئەو شتێکی ئەیاتەوە بە تۆش بە تاکید وایە لەبەرەوە مناڵی بەم شێوەیە من ئەڵێم ئەگەر ئەم مناڵە هەر لە ئێستاوە ئەم تۆ تویژەی بەرامبەر بکرێ ئەی قوڕ بەسەر بۆ داهاتوو دووهەم ئەو برادرە لە تەقتەقەوەکە ئەڵێ مناڵەکە نەخۆشی نەفسی لەگەڵا بوو بەڵام ئێمە دوێنێشەوەی کە لە ئێناقی بینیمان مناڵ هیچ عیبی نەبوو ساق و سەلیم بوو بەڕاستی. سێهەم ئەگەر ئەم مامۆستایە ڕازەکە ئەڵێ ئەم مناڵە نەخۆشی نەفسی لەگەڵایە ئێبارە بە دوێنێشە و یعنی حتا پەیامنێرەکەی ئێناقی وتی ئێمە چەند محاولەمان کردووە کە مامۆستاکە لێدوانی نەدا دوانی لێوەرگرن بەڵام هیچ کەمامە هیچ بە هیچ شێوەیەک ئامادە نەبووە لێدواندا. ئەمە بۆ خۆی پشڕاستکردنەوەی ئەم قسانە نییە بەڕاستی ئەگەر ئەو مامۆستایە ڕازەکە ئەمە تۆموتیژی لەگەڵا ئەم مناڵە نەخۆشی نەفسی لەگەڵایە با خۆی بیوتە کاکە بەڵێ من ئەم مناڵە نەخۆشی نەفسی لەگەڵا بۆ تەلەبەی پۆلەکەی لیانەوە من لە ژێردەسیا دەرم هێناوە خۆی بیوتایە من ئەگەر ڕووسور بم لە شتێک بەڕاستی هیچ هینێکی ناوێ ئاخر قسە کە ئەمەیە بیکەم من ئەڵێم واوەیلا بۆ مناڵەکانی ئێمە کە خوا نەخواسە چوونە مەکتەب و ئەمە خوا نەخواسە دووبارە بێتەوە. بەڵێ کاک جەوهەر لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکە بەڵازم بە پێش زانیاریەکان نەکەوین دیارە بە پێی زانیارێک لە ئێستادا بە پێی سەرچاوەیەک ئەو مامۆستایی کە دوای ئەوەی سکاڵایەکی لەسەر تۆمار کرد لەلایەن خێزانی ئەو قوتابیە لە ئێستادا لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە ئەمە دو زانیاریە سەبارەت بۆ حاڵەتە. بەڵێ دوا پەیوەندیمان کە کارزان لە سلێمانی سلااو لێ بێ کاک کارزان فەرموو. ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک کارزان. کاکە سپاسی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەم. سەبارە بە تووتیشی دژی مناڵان بەڕێز ئەو ئەوەی کارمەندێکتانەیە بە ناوی غەمجین کۆساری کە بۆ خۆی پێشتر مامۆستا بووە لە قوتابخانەی پشکۆی بنەڕەتی ئەسڵی خۆی ناوی مامۆستا چۆمانە بۆ خۆی ئەو کاتە مامۆستای پۆلیەکی تیدایی بوو بەداخەوانێک کە کارمەندی ئەوەیە هەستا بە ئەتکردنی تەلەبەکان و قژی بڕین ینی بەڕای من جوان نەبوو دوێنێ ئەو راپۆرتەی خوێنوانە هەقاوی باسی خۆشی کردایەتە زۆر سپاس بۆ بەرنامەکەش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کە کارزان لە سلێمانی. بەڵێ ئەزان دیارە بۆ ئەوەی هەندێک شت ڕوونکەینەوە بە پێی پەیوەندەکان کاک ئەحمەد لە تەختەقەوە پەیوەندی کرد ئاماژەی بۆدا کە ئەو منداڵە نەخۆشی دەرونی هەیە دیار ئەم زانیاریەمە ناڵی ڕاستیان دروستە بە پێی قسەکەی کاک ئەحمەد لە تەختەکە دەڵێ من لە نزیکەوە خێزانی ئەو منداڵە ناسم دەڵێت نەخۆشی دەرونی هەیە بەڵام لە بەرامبەردا بەپێی سەرچاوەیەک لە ئێستادا ئەو مامۆستایی کە
تۆمەتبار بوو بە لێدانی ئەو منداڵە لەلایەن خێزانی منداڵەکەەوە سکاڵای لەسەر تۆمار کرا و لە ئێستادا لەلایەن پۆلیسەوە دەستگی کراوە. بەڵێ سەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک هونەر هەورامی دەڵێت دەستان خۆش بێ بۆ تەورەکەتان، بەڵام خۆزگا تەورێک لەسەر پێدانی یەکەی نیشتەجێبوون بخەنە باس سەبارەت بە بڕیارەکەی حکوومەت. بەڵێ پێشنیازەکەت بە هەند وەردەگرین. هەروەها ناسح عیزەت دەڵێت ئەم وڵاتە هەر کوێ پێ بگیرێت هەر کۆنا ئیتر توندوتیژی بەرامبەر منداڵ بێت یان سەروتر هیچ لە وەزعەکە ناگۆڕێت. هۆزان ساڵح دەڵێت یەکێک لە هۆکارەکانی توندوتیژی بەرامبەر منداڵان سەر هەڵدان یان دروستبوونی کێشە و ناکۆکیەکانی ناو خێزانە. دواتێبینی دەخوێنینەوە کوردۆ کوردی دەڵێت بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر توندوتیژی هەیە بەرامبەر بە منداڵان، بەڵام دەبێت پەرلەمانی کوردستان وەکو وڵاتانی ئەوروپا چەند یاسایەک دەربکات تایبەت بە منداڵان. بەڵام ئازان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکانی هێلی لەگەڵتان دەبێت بۆ تۆریکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.